ئەو پرسیارەی زیاتر لە 2 ساڵە بەبێ وەڵامێکی دروست ماوەتەوە ئەوەیە ئایا لە نێو موسڵدا چی دەگوزرێت، چونکە بەهۆی کۆنتڕۆڵکردنی ئەو شارە لەلایەن داعشەوە موسڵ بە تەواوی لە ناوچەکانی دیکەی عێراق دابڕێنراوە. ئەوەی هەیە تەنها ئەو ڤیدیۆیانەیە کە ناوبەناو چەکدارانی داعش بڵاوی دەکەنەوە. لە ئێستاشدا کە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی موسڵ دەستی پێکردووە، هەمان پرسیار پێشەوە پێشەوە. لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا بە بەردەوامی فڕۆکەکانی هاوپەیمانان بە ئاسمانی موسڵدا دەسوڕێنەوە کە بەشی زۆریان فڕۆکەی بێفڕۆکەوان و چاودێری موسڵ دەکەن. بە پێی چەند سەرچاوەیە کە لە زاری شایەتحاڵەکانی نێو موسڵەوە ئاماژەی پێدەکەن، هاوڵاتیانی مەدەنی لە نێو موسڵدا تەنها بە ماوەی چەند کاتژمێرێکی کەم لە ماڵدا دەچن و لە دوای کاتژمێر 4 عەسرەوە بەر لە خۆراوە بوون دەگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. لە ئێستادا چەکدارانی داعش لە نێو موسڵدان، بەڵام زۆر دەرناکەون. بە جۆرێک لە هەندێک کاتدا چەکدارانی داعش بە تەواوی دیار نامێنن، بە تایبەتی لە گەڕەکانی موسەنا و وەحدە و سوکەر، بەڵام بە شێوەیەکی بەربڵاو لە ناوچەکانی کۆکجلی و کەرامە دەردەکەون. و لەو ناوچانەی کە دانیشتوانەکەی لە شیعەنشین پێگاتون لە ناوچەکانی ڕەشیدیە و هوندەکانی قوبە و شریخانی سەرەوە و خوارەوە، چەکدارانی داعش بە شێوەیەکی بەربڵاوبوونیانەیە و دەستیان بەسەر ماڵ و موڵکی هاوڵاتیاندا گرتووە. ژیان لە گەڕەکی سناعی بە شێوەیەک لە شێوەکان وەستاوە و کارکردن لەو ناوچەیەدا نییە و داعش بە شێوەیەکی تەواوەتی کردوویەتە شوێنی دروستکردنی چەک و تەقەمەنی و بۆمبی چێندراو. بە پێی چەند سەرچاوەیەک لە چەند ناوچەیەکی جیاوازی موسڵدا بەندینخانە هەیە و نزیکەی 2000 بۆ 2500 زیندانی کراوی تێدایە کە بەشی زۆریان گەنجن و تەمەنیان لە نێوان 18 بۆ 25 ساڵیدایە. هاوکات لە ناوچەکانی باس و زراعی و نەخۆشخانەی سوکەر و کۆماری چەندین ئێزیدی دیلکراوی تێدایە. تا ئێستا شاری موسڵ نەچۆتە حاڵەتی ئینزارەوە و هیچ شوێنەوارێکی جەنگی پێوە دیار نییە و دانیشتوانەکەی ئاگادارن کە لە چواردەوری موسڵ ڕوبەڕووبوونەوەکان دەستیان پێکردو و ئاماژە بەوەش دەکرێت ئەو خۆراک و ئازوقەی لە نێو موسڵدا هەیە تەنها بەشی 2 هەفتە دەکات. چەکدارانی داعش بە مۆریدەکانیان ڕاگەاندووە لە کاتژمێر 10 شەوەوە تا 12 نیوەڕۆ کاربان نەدەن بە هاوڵاتیان. چەند سەرچاوەیەک ئاماژە بۆ دەکەن هاوڵاتیانی موسڵ لە ئێستادا لە نێوان ئاگری داعش و ئاگری هێزانەکاندا ژیان بەسەر دەبن، بۆیە بەشێکی زۆر لە هاوڵاتیان دەیانەوێت بە هەر شێوە و ڕێگەیەک بێت خۆیان لە شارەکە ڕزگار بکەن، ئەوە بەشێکی دیکەشیان لە چاوەڕوانی چوونە ناوەی هێزانەکانی عێراقدان بۆی لە شارەکە هەڵبێن. بەشێک لە دانیشتوانی موسڵ ئاماژە بۆ دەکەن ترسی گەورە لای ئەوان خۆناغی دوای داعشە، چونکە داهاتویان نادیارە و هەست بە ئارامی و دڵنیایی ناکەن. بەرهەم ساڵح NRT